سڵاتان لێبێت ئەمڕۆژ لە شاری هەولێرم ئەجا سەردانی یەکێک لە گەڕەکە کۆنەکانی شاری هەولێرم کردووە کە ناوی گەڕەکی عەرەبانە. ئەم گەڕەکە لە کۆنا چەندین کەسی مەسیحی و موسڵمان و جوولەکەشی تێدا ژیاوە. جا من ئەمەوێ بزانم ئەم گەڕەکە ناوەکەی لە چیەوە هاتووە و بۆ کەی ئەگەڕێتەوانێ. مەبەستەکەی من ئەمڕۆ ئەوەیە کە سەردانی بەڕێزێکەکەم بە ناوی جەمال دیلان کە هەر لە مناڵیەوە ئارەزووی کۆکردنەوەی ڕادۆی کۆن دەکات. هەتا وەکو ئێسش چەندین ڕادۆی کۆنی هەڵگرتووە لە لای خۆی و مێژووەکەی لە لای خۆیەتی. ئەنجا هەساو بە کۆکردنەوەی ئەم ڕادیۆ کۆنانە ئەویش ئەم ڕادیۆ کۆنانەی لە ماڵی هونەرمەندی خوا لێ خۆش بوو جەلال بەیار داناوە. ئەمەوێت سەردانی ئەو ماڵە بکەم بۆ ئەوەی کە سەیری ئەو ڕادیۆ کۆنانە بکەین و مێژوەکەی بزانین، هەروەها چەند پرسیارێکی لێ بکەم لەسەر مێژووی گەڕەکی عەرەبان. ئەنجا لەگەڵ مابن، بەڵام پێش ئەوە ئەمەوێت گفتوگۆ لەگەڵ چەند کەسێکا بکەم کە مێژووی ئەم گەڕەکە ئەزانن یاخود لێرە ژیاون لەگەڵ مابن. بینەرانی خۆشەویست، ئێستا هەر لە گەڕەکی عەرەبانین لە شاری هەولێر. ئەنجا چاوم بە هونەرمەندێکی زۆر کۆنی شاری هەولێر کەوتووە. ئەمەوێت قسەی لەگەڵا بکەم سەبارەت بەم گەڕەکە. لەم گەڕەکەیە ئەم جێگیری سەرۆکی کۆمەڵی هونەر و وێژەی و مەڵبەندی گشتی شاری هەولێرە کە لە یەکێک لە گەڕەکەکانی شاری هەولێرە ئەوش گەڕەکی عەرەبانە. ئەمەوێت گفتوگۆی لەگەڵا بکەین هەم لەسەر ئەم گەڕەکە و هەم لەسەر ئەو کارە هونەریانەی کە لە مێژووە هەیبووە و دوای ئەوەش کە خزمەتێکی زۆری بە هونەر کردووە. سڵاو لێ بێ کاک عوسمان. سڵاو لە بەڕێستان. پێشەشی زۆر سوپاسی بەڕێستان دەکەم و سوپاسی کەناڵە بەڕێزادەکان دەکەم کەناڵی دیمەن کەوا ئەو چاپێکردن لەگەڵم لە ئەزامدا فەرمو بەڕێزم لەگەڵ وەڵامەکانت پرسیارەکانت. کاک عوسمان، ئەمە بزانم لە کێوانێ ئەم بارگای ئێوە لە ئێرەیە؟ کۆمەڵی هونەروێژەی کوردی لە ساڵی 1972 دامەزراوە تاکوی ئێستا دەرگاکەی کراوەیە. ئێمە چەند لقێکمان هەیە، لەوانە لقی کەرکووک و لقی خانەقین، لقی هەڵەبجە، لقی ڕەواندەست، لقی پیرمام. ئەو کۆمەڵەیە بەردەوامە لە چاڵاشیەکانی هەر لە سەرەتای دامەزران تاکوی ئێستاکە و هەروەها چەند بەشەکی لە خۆی گرتووە، لەوانە بەشی شانۆ، بەشی شێوەکاری، بەشی مۆسیقا، بەشی ئەدەب، بەشی سینەما. ڕاستە. جا من کە لێرەوە هاتم ئەم بینیت ئەو بەرامبەری وەستاوی سێرتەکرد. بیری لە چێ کردەوە؟ ئەوە بیرم لەوەی دەکردەوە کاتی خۆی ئەمە کە ئەندامی ئەو کۆمەڵی بووم گەنج بووم. یعنی ئێستاش کە بیر لەوەی دەکەمەوە کەەوە ئەو کۆمەڵەیە چەندەها هونەرمەندی لە بوارەکانی جیاجەکانی شانۆ و سینەما و مۆسیقەی پێگەیاندووە. ئێستاش هەموویش هەڵگری بڕوانامەی دکتۆرا و ماستەرن و بەکەلێرۆسن. ینی شانازیان پێوان دەکەم هەموو ئەو ئەندامانەی کە هەمان بووە. یعنی کەوە دەرم ئێستا توانیمان کەەوە ئەو هونەرمەندانە پێ بگەینن. واروها ئەوشمان لەبیر نەچی 21 شەهیدیشمان هەیە کەوانەی کەوا لە ڕێگەی ڕزگاری خوازی کوردستان کەوا شەهید بوونە لە بوارەکانی لە کاتی پێشبرگات و یاخود لە سێدانە دراون یاخود لە زیندان مردوونە. خۆلیان خۆش بێت. کاک عوسمان، وەکوی من ئاگادارم تۆ خزمەتێکی زۆرە بە هونەری کوردی کردووە. ئەمەوێ ئەو شانۆیانە یاخود ئەو کارە هونەریانی کە کردوتە ناوی هەنێکیانم پێ بڵێیت؟ وەڵڵاهی من کارە هونەرەکانم زۆرن بەڕاستی، چ لە بواری شانۆ و چ لە بواری دراما و لە سینەمەش. یعنی ئەوانەی کەوا من شانازیان پێ دەکەم، یعنی هەست دەکەم من یعنی سەبەتەیە گوڵم لە ماڵی هەیە، هەر گوڵک تامەکو بۆنەشی ینی بۆنەچی تایبەتی خۆی هەیە. ینی کارە هونەرەکانیشم ئەوها سیر دەکەم. یاچێویشی خۆی مەسەن لەوانە برێن گرێ لە بەرهەمی کۆمەڵ ڕۆژەی کوردیە هەڵگەڕانەوەمان هەیە، دووبرامان هەیە، لەوانە کارەکان بکەم لە دەروی کۆمەڵ کردیە سێکە لە پووس هەر ئەوە بەرهەمی دەروی کۆمەڵە، لەوانە ئازارەکانی بارەم کۆچ ئیتر زۆر کاری هونەری ماشەڵڵا کارەکانم زۆرن لەوەم نابێتەوە. ئەنی من بەڵێ مامەستا عوسمان، ئەنجا من بەرنامەکەم تایبەتە بە گەڕەکی عەرەبان. ئەمەوێت تۆ هەندێک زانیاریم لەسەر ئەم گەڕەکە پێ بڵێ.
کە بۆچی ئەو ناوی لێنراوە و لە کێوانە خەڵک ئێستا لێرە ناژی بۆچی یعنی هیچ نۆژەن نەکراوەتەوانە بە خودای من کەەوە من بەخۆم یعنی دانیشتوی شارۆچکەی مەخمورم یعنی زۆر یعنی ئەوەکم لەسەر ئەو گەڕەکەی نییە بەس دەزانم گەڕەکی عەرەب کۆنە کۆنترین گەڕەکە لە هەولێر بەڕاستی یعنی ناتوانم یعنی برێم چکە برن ئەوانە ئەو ماڵیشیە بۆشێ بەس دەزانم ئەم گەڕەکەی گەلە کۆنە و یعنی کەلتوریە بەس ئینشاءڵڵا بەرپرسانی چاوەک بێرەدا و دەکەن دەیکەنە گەڕەکەی کەلتوری کە ینی بتواندرێ لە هەموو شوێنەکان سەردانیکەوە وەکو برێن وڵاتانی کە لۆژەم بکرێتەوە کە شتەکەەوە بیتن ئەو هەموو جنجال و میزاڵانە لێرە هەر بستیتن و ینی نەمین بە پاڵپشتی بەڕێز پارێزگاری هەولێر ئەو شتانەوە بزانم هەمووی دەکرێتن ینی بەڕاستی پارێزگاری هەولێر دەتوانم برێم زۆر ینی خەریکە ینی دایمەن ینی لە بواری یەکە لە پاڵپشتی کۆمەڵەکەمان باڵپشتمان دەکا بەڕاستی ئێمە شانازی پێوە دەکەین زۆر سپاسی کامێرەوانەکانشی دەکەم کەەوە بەڕاستی کە ئەرچیمان دەبیان کێشە سپاسی بەڕێستان دەکەم هیوادارم کەناڵەکەتان ینی دایمەن بە ئەوە بێتن ینی بۆ خزمەتکردی هونەری کوردی ڕەسەن و کەلتوری کوردی سپاسان دەکەم خۆشحاڵ بووین زۆر سپاس دەکەم. بینەرانی خۆشەویست ئێستاش لە لای یەکێک لە کەسایەتیەکانی گەڕەکی عەرەبانین کە لە باو و باپیرانیانەوە لێرە ئەژین ئێستاش هەر لەم گەڕەکەیان خۆیان ئەنجا لەگەڵ ئەوەشە لە کۆنیشدا و لە ئێستاشدا مختاری ئەم گەڕەکەیە سڵاو لەبێ سەلاو لە تۆش بەخێر بێن سەد چاوان ئەمەوێت باسیەوە بۆکەی کە تۆتە لە باو باپیرانمانەوە من لەم گەڕەکەیان و مختاری ئێرەشی بەێ ئەمێ باسی مێژووی گەڕەکی عەرەبانم بۆ بکەی بەڵێ مێژوەکەی لەگاتەوە سەتا ینی بلێم 200 ساڵیش پێشترە گەڕەکی عەرەبان لە دوای قەڵات گەڕەکی عەرەبان دروستکرایە گەڕەکی عەرەبان مێژوەکەی یعنی بلێم 100 ساڵ زۆر لە مێژەیە گەڕەکی عەرەبان ناوەکەی لە چێوە هاتووە گەڕەکی عەرەبان ناوەکەی لەوەی هاتووە چەند عایلەکی عەرەب هاتینە ناو گەڕەکی عەرەبان ناوەکەی لەوەی هاتیە بوویتە گەڕەکی عەرەبان بەڵێ باشە تۆ حەز ناکەن ئەو خەڵکانی کە لێرەژین حەز ناکەن وەکو چۆن ئێستا قەڵای هەولێر هەیە نۆژەن کراوەتەوانێ گەڕەکی عەرەبانش بە هەمان شێوان نۆژەن بکرێتەوانێ و ژیانی تیا بەردەوام بێ بەێ تەواو قسەیت گەڕەکی عەرەبان ئێستا بەرنامەی لۆ دەرچووە لە گەڕەکی عەرەبان حکوومەتی هەرێمی کوردستان پارێزگاری هەولێر گەڕەکی کن باتەی پێدە لە باتێڕا لۆ زادی سوستان زەفەر تعمیری لۆ دەرچووە لەو ماوەی ئیشاڵە تعمیری دەکەن و ژۆنیۆرەکە ئینشاءڵڵا بەڵێ خەڵکیشینە ناو مایە مەزموع ماڵەشی ناو مایە تقریبان 6 ماڵەی تێدا مایە 6 ماڵی تێدا مایە و لە ناویشی لە هەزار تێدانە هەیە خۆی تەیە کرێسیە ناوی مایە ڕاستە ئەنجا من ئەمە پرسیارەوە لێکەم تۆک و مختاری ئەم گەڕەکە کە لە کۆنیشان مختار بووی چ شتێکت کردو بۆ گەڕەکی عەرەبان بەێ ئەمن وەکو مختاری خۆم تقریبا 300 ساڵە پێشەوەی برام و بە ڕەحمەدی وەفاتی کرد لەگە مردینگۆ بەڵام ئەوەی وەختی من کرایە زۆر شتم کردینە ئیشاڵە تەقسیرم نەکردی لۆ گەڕەکەی شتی باشمان کردی وەکو چ شتێک بۆ مەسایل کارەبایەکمان تێک دەچی مەزاریەکمان دەگیرێتن کێشەی بەلەدیەی دروست دەبی کێشەی خەڵکانەکەی دروست دەبی ئەم دەگەم لۆیان چارەسەر دەکەم مختاریش ئەوەی ئیش کارەکانی لەوەی گەورە ئیشی گەورەش ئەوەی ئیشی حکوومەتە حکوومەت بخۆی لە زانیک و چارەسەر دەکاتن زۆر سپاس دەکەم زۆر لە کاتمان گرتی خۆشحاڵ بوون زۆر بەڕێزن بەخێر بێن تەمەند درێژ بن خۆشەویستان ئێستا شار لە گەڕەکی عەرەبانین ئەنجا لێرە گەرماوێکی لێیە بە ناوی گەرماوی عەسری کە لە ساڵی 1950ەوە دامەزراوە لێرە و دروست کراوە هەتا وەکو ئێستاش کاری تێداکرێت ئەنجا ئێستا منەمێ بچمە لای خاوەنەکەی و هەنێک گفتوگۆی لەگەڵاکەم لەگەڵما بن سڵاوت لێبێ زۆر سپاس دەکەم تۆ خاوەنی گەرماوی عەسری ڕاستە وەکەوەی کە لەسەریشی نووساوە لە ساڵی 1950ەوە ئێرە دروست کراوە چۆنە هەتاوەکو ئێستا بەردەوامە واللهی ئەوە دەگەڕێتەوە بە لۆماندووبوونی خۆم بەڵێ احتیمام پێدایە و نەمهێشتیا لە ناو بچی ڕاستە لەکەیەوە لەم گەڕەکەیە لە گەڕەکی عەرەبانە لەکەیەکەوانێ لێرە دروست کراوەم گەرماوە 57 هەر لە 50ەوە لێرە بووە باشە ئەمە باسێکی گەڕەکی عەرەبانم بۆ بکەی کە مێژووی ئەم گەڕەکە چۆن بۆ ئەو ناوەی لە چیەوە هاتووە بە خودای ئەوە لە تەمەنی من نییە نازانم بەس قەدیمە کە لە هەولێر گەورە بووە یەکەم گەڕک ئێرە دروستکرا لە قەڵاتی هاتی نەخوارێ
بەڵێ. ئەو سەبر گەورە بۆ لەگە هەولێر گەورە بووە ئێرەش دروست کرا پێم وا بە ئێستا بڕیاریەوەش دەرچووە کە نۆژەم بکرێتەوانێ تا چەند بۆ بەخدای- بڕیارە دڵخۆشن. بە خودای ئەمە دڵخۆشین بەس تقریبان 15 ساڵە کە تێک چووە ئیشیمەی ڕاگرتیە ئەوجا ئێستا ئەگەر بەتەمای خۆی ئینشاڵڵا شتە چی بکەن وەک ئەوەی کە تۆ لێرەیت ئێستا ژیان ئەکرێت لەناو ئەم گەڕەکەیە؟ کەم تقریبان 6-7 خانومایە یعنی 6 خان و لێرە ئێستا هەر ژیانی تێداکرێ یاخود ڕاستە ئەو خەڵکانەی کە هێن سەردانی ئێراکەن خەڵکی گەڕەکی ئێرانیان بۆن ئەوانەی لە کۆنا لێرە بوون ئێستا ژێنەوە بۆ گەرماوەکە بەڕێزە سەردانی کەوتنەوە هەر بەیادی جاران و اختیارەکان زۆری دێن گەنجەکان تقریبان پێنازانن ڕاستە بەس اختیارەکان هەر ئەوانی قەدیم هەر ئەوان دێنەوە ئیناو بازاڕی مسافر ئەوانە دێن باشە ئەمەوێ باسێکی و گەرماوە بۆ بکەی ئێستاش هەر لەسەر شێوازی کۆن بە خەدیمی ماوەتەوە یا خۆ دەستکاریت کردووە نۆژە نەکردوەوە تۆش ئێستا بەسە بە خۆی برێن پێشتر خەرێک داهات خۆی دەشوشت بەس ئێستا لە بۆ ژیان تەتەور بووە ساونەی دەوێ بخاری دەوێ ئەمەش لەگەر زروف پێشکەتینە بخارماندانایە ساونایە ینی احتمامان پێدایە هەندێک شتەیە گۆڕانکاری دەوێت خەرێک لەو مەساج و لەو شتێدی لە خۆشتنی نا ئێستا ئەلحەمدولیلا هەموو مارک هەموو مشتی خۆی هەیە پێویستی بەوەی نییە بەس ئێستا لە بۆ ساونە و گەرمیەکەی دێ ڕاستە لە ناوانێ لە چەند ژوور پێگاتۆ ئەتوانی باسێکیەوەم بۆ بکەیت بە خودای ئەمە تقریبان قاعەیە گەورەیە قاعەیەکی گەورەیە بەس چەند ژوورێکمان هەیە 8 ژوورمان هەیە تایبەتە بەس ئەویت کە زیاتر ساونە و قاعچی گەورەیە زۆر سپاس دەکەین زۆر خۆشحاڵ بووین سپاس دەکەم لەگەڵ مابن. سلااو بەخێر بێن سەرچاو با بڕۆینە ژوورەوە فەرمونون ماڵێکی چۆن خۆشە هەیە بڵێ ئێرە ژوورەوانەیە هەمووی شتی کللتوریە دڵا کاتەوانێ جا لەکوێ دابنیشین تۆ فەرموو سلااو لێ بێ کاک جەمال زۆر بەخێر بێن سلااو لێ وەش سەرچاوم هەر کە هاتینە ژوورەوە ئەم ماڵە خۆشەم بینی هەموو شتی کللتوریە سوپاسان دەکەین اینجا من کە هاتم ژوورەوانە دیقەتی ئەو ڕادیۆیانەممە ئەمێ سەرەتا لەوە دەست پێ بکەم ئەم حەز و خولیایی تۆ لە چیەوە هاتووە؟ وەڵام من هەر لە سەرەتای منداڵیەوە زۆر کەیفم با ڕادیۆ بە ڕیکۆردر و شتیوا داهات بۆی هەر منداڵ بووم ینی حەزم دەکرد زۆر جاران شاگرد بووم لە دەخیلەی خۆم دەشکان دەچوم ڕادیۆنم دەکرد لە دەخیلەکەی خۆتەشکان ڕادیۆ بەڵێ زۆر ئەمانە هەر هەمووی خۆتن؟ بەڵێ هەرمووی خۆت ئەتوانی باسێکیم بۆ بکەی کە نۆعەکانی چۆنە بڵێ ئەو ڕادیۆ رووسیا بەڵێ تەمەنی برام زیاتر لە 150 ساڵە ئەوان ڕادیۆ رووسیەکان مەشهور لەو کاتەوە ئەوە هەموو ئەوەکانی وەردەگرت هەموو ێزگەکان وەردەگرت بەڵێ ئەوە ڕێکۆردەرە ناشیناڵە ئەوە ناشینالە ڕادیۆ ناینەن ئەوەش ئەو ڕادیۆش کۆنا ئەو فلیپسە زۆر کۆنا فلیپس هۆڵندیە بەڵێ باشە کاک جەمال ئارەزی تۆ ئەم ئارەزۆ لە چێ بۆ دروست بوو کە حەزەکەی ڕادیۆ کۆ بکەیتەوانێ و وەکو مێژوێک هەڵی بگری لە لای وڵا نەلێم خۆم هەر لە منداڵیەوە کەیفم بە ڕادیۆ لا شتی ئەلکترۆن داهات شتی کارەباییات داهات زۆر ینی پێ مرتاح دەبووم ئەی ئەمانی لەواشان هەر ڕادیۆ ئەوەش بەڵێ ئەوە هۆڵندیە ئەوانە ڤیددیۆیە ئەوە ڕادیۆی زۆر کۆنا ڕیکۆرد پێنا ئێرە هەموو شتێدایە ڕادیۆنەکانیش بلێم تاریخیان زۆر کۆنا هەیە هەشتایەکانە هەیە هەفتایەکانە هەیە پێش ئەوەیە ینی پێش ئەو پێم وا بێوتت لە ماڵی شەوانە ڕادیۆیانە ڕادیۆی کەشت هەیە وایە بەڵێ لە ماڵی خۆشم ئێستاشێتم بەس داخی گرانم کاتی خۆی ڕادیۆنیشی زۆرمە بوو یان ڕادیۆنەکان بە قیمت بوو باوەڕکە بە یەک دەفتەرمدا داخی گرانم بەکارە ساتێک ماڵەکەم تۆزێک بە شۆتە شکارەبای سوتا ئیتر ئەو ڕادیۆنم لە ناوچن بە زۆر بە هەر حاڵ ئەوانم قورتار کرد بەس ئەم مەجموعەیە ماوە کە لەو کاتەوە هەڵت گرتووە ئەوە ماوە لە ماڵیشم دانەوە لە ماڵیش هەیە شەوان ڕادیۆ لە من سەرما والله باوەڕتە بێ دوو ڕادیۆ تاکو حتا کە من ڕادیۆ
شەوان متابعی ئەخبار و دەنگ و باس و شتان دەکەم. ئێستا خەڵک زۆر زیاترها ئەو مۆبایل بەردەستە لەو شتانەوە زیاتر گوێگرێ لە ئەو بابەتانە بەڵام تۆ حەزەکەی ئێستا شەکو کاتی کۆن هەر ڕادیۆ بەکاربێنی زۆر حەز دەکەم ئەرێوەڵ نالم ئێستاش من کەدەن و دوو ڕادیۆ لە سەرمە باوەڕتە بێ حتەکان لە خۆم دەگەڕێم ئیخبارە کەشتەکە گۆرانی خۆشە شتێکی کەلتوری دەنگە ڕەسەنەکان جێ دەگرم. باشە کاک جەمال ئەمەوێ باسی مێژووی ئەو ڕادیۆیانم بۆ بکەی کە هەنێکی بۆ مناڵی زۆر کۆنا یاخۆت ئەڵێ وازەموتت ڕادیۆیەکم هەبووە کە بە دەفتەرێک بووە دڵت نەهاتۆ بیشی فرۆشی بە دەفتەر ئەوە بۆچی دڵت ناتۆ بیفرۆشی بە دەفتەرێت تایبەتمەندی و ڕادیۆیەکی لە خۆشەویستی ڕادیۆەکان ئەوە خۆش دەویست ئەرێ وڵ ئەوجا ئەوکان بوو بە دوگمەکانش وەکبلێ بێسێک ئەو شق لەوان بۆ ڕادیۆکی ئەوەندە بوو ئێستاش بەهەر ڕادیۆکی لەوم پیا کرد لە ماڵەوە پێیان کردی لە بازار لە گوندێکی بە حرکە بوو برادێک وتی چوم کڕیم بخوای بە نرخەچی لە ماڵ ئێستا دامنە بەخیاری لە دڵم نابین مێرە بەڕاستی. کاک جەمال ئەمە پرسیاری ئەوە بکەم کە تۆ بۆچی ماڵی هونەرمەندی خوا لێ خۆش بوو جەلال بەیارە بەکارهێناوە بۆ هێشتنەوەی مێژووی ئەم ڕادیۆیانە؟ وەڵا خۆی لە خۆیدا ئەو هونەرمەندە بەڕەحمەت بی بەڕاستی هونەرمەندە بوو بەیار جوانی خۆی بە قوربانی شانۆی کوردی کرد هەر لەم ناڵێەوە خولیا هونەر و شانۆی هەبوو ئەو جا ئێمە لەگە کوڕەکان ئەو خانۆچی خراپە بوو کەلاوە بوو کوڕەکانم هەڤال دیلان ئێستا ڕاگەیاندکارە لە کامیراوانە لە کەنال 24 کوڕەکەی دیم ڕاگەیاندکارە لە وەرشی لاوان شەماڵ ئەوی تر نەشوان لەگە کوڕەکاندانیشین بیرمان لەوە کرد ئەو کەلاوە دەستە شتێوە بدەین بیکەینە ئەو خانوە کەلتوری بە نایخانی و کەلتوری جەلال بەیار ئەرشیفەکانی ڕەحمەتی هەمووی لێرەیە ئەرشیفەکان و شتی و وێنەکان و بڵاوکراوەکانی ئیتر ئەمە بیرمانەوەی کردەوە کە ئەو شوێنە ئەو نەبی زائیدەن لەگەڵەوەش وێنەی چەند کەسایەتێکی خەڵکی ئەو گەڕەکەی چکە ئەو گەڕەکە گەڕێکی عەرەبی کۆنی پێ ئێستا ئەو وێنانی هەڵدواسی وە جگەلەوەی کە وێنەی چەند هونەرمەندێکە کەسە بە ناوبانگەکانی ئەم گەڕەکەش پیاوە ڕەسەنەکانی گەڕەچێ ئەو گەڕەکەی هەندێک پیاوی ناو لێ هەولێری ڕەسەنەکان. باشە کاک جەمال ئەمە پرسیاریەوە کەم گەڕەکی عەرەبان لە چیەوە ئەو ناوە هاتووە ئەمێ باسێکی ئەو گەڕەکەم بۆ بکەین. بڵێ ئەو گەڕەکە گەڕەکی عەرەبی کۆنی پێدەڵێن کە پێ دەڵێن گەڕەکی پێکەوە ژیان بووە کورد و عارب و تورکمان و ئاسوری و ئەرمەنی یەزیدی حتا جوولەکەشی تێداوە داکەم بە ڕەحمەت ویلەی دەژێڕامەوە دەگوت جوولەکە لێرە بوون جوولەکان هەمووی خەریکی پیشەی بازرگانی بوون زۆر جیران و دراوسەتیان لەگەڵمە زۆر بەش هەمووشەمە لەگەڵیان هەبوو بۆیە پێشیڵەن گەڕەکی پێکەوە ژیان عەرەبەکانیش لێرە هەروە مەسیحیەکان ئێستا ئەو بەرامبەرەمان ماڵە مەسیحیەک بوو دادەجەمی لە کوڕەکانی کاک بەهنام و کاک عەدنان کاک بەهنام فەرمانبەری ئەوەی بوو بەریدی ئەلەو تەنیشتم لە ساڵی هەفتایەکان ئەمۆزەکەی هەبوو بەڕێبەری نفوسی ئەو هەولێری بوو پیاوەکی مەسیحی بوو خەڵکی ئەلقۆشی بوو یعنی ئەوانە جیرانەتیمان زۆر بەقەوت و علاقاتمان علاقاتەکی سادە و ساکار بۆ ڕۆژانە هاتموشە هاتوشە یەکتریمان دەکرد لە بۆنە ئاینەکان سەردانیان دەکردین لە خۆشی نەخێر لێرە ژنەکە بوو ناوی دادە شامۆ بوو دادە شامۆ دەرێن هەر لە کۆنەوە ئەوە حەچیمی چاوان بوو چاو یعنی هەیە چاو پسپۆری لە چاو بوو چاو ئەوە دەبوو خێل دەبوویان ئەوە ئەو شتانە نەخۆشیەکانی چاو ئەو چای دەکرد دوایە پیاوەشکە هەبوو لێرە ناودار بوو لەو گەڕەکەی ناوی ناجی شاول بوو ئەو ناجی شاوڵا یەکەم باوەڕ پێکراوی هەولێریەکان بۆ ئەوی سەرمادارەکان هەر معاملەی چەند کاتی خۆی ئەوە نەبوو لێ بوو حاویشتووە ئەو ئیشانەی لەوان دەکرد و ئیشەکانی لۆ جێبەجێ دەکرد لە دەوایلەکان کەسایەتی دیشەیە مەثەرەن لە هەولێری لەو گەڕەکەی حاجی نووری بەقاڵ پیاوەکی سەرماداری ئەو گەڕەکەی بوو حاجی حەمدی ئەوانە سەرمایهدار و خێرخواز بوون لەو گەڕەکەی هاوکاری خەڵکیاندا مام پیاوەکی ئەرمەنیشە بوو ناوی ئەپیک بوو ئەو پیاوە کچەکەی لەو ڕۆژانە ئەمری خوای کرد داخی گرانم یەکەم ئافرەت و تاکو هێشتا ما بە عەبا دەچوو بازاڕی هەر وەکو ئەو کاتی بە تورکی قسەی دەکرد دووەمینیش ئەو ئافرەتە نالێم بە عەبا کەس نەمایە لە کۆنەوەوانە لەو گەڕەکەی بوونا باوکی وانە پیاوەکی خوا پێدراو بوو تەسەور کە لە جەژنی قوربانی دەبڕیەوە بەسەر خەڵکە ژارەکانی دابەش دەکرد سەرمایهدارەکە یعنی مساعدەی ئەو خەڵکی دەکرد حاجی شاب بەقاڵ کوڕی ئەو حاجی مام نوریەیە ئەوانە هەموو سەرمایهدار و خێرکەری ئەو گەڕەکەنە یعنی خەڵک هاوکاری خەڵک زۆر دەکەن لەو خەڵکی زۆر باشن بێجگەلەوە شونەرمەندی گەورە مەثەن زەکەریا مالی لەو گەڕەکەی بووە نازم دڵبەندی شاعیر مالی لێ محسین ئاوارە کاک جەمال ئێستاش لەم گەڕەکەیە ژیانی تیاکرێت ماڵی لێیە بڵێ کەم ماڵ ماوە وەڵا کەم ماڵ ماوە وەڵی تر حکومەت
دەستی بەسەداگرت و گوایە ئیستملاکرا گوای دەیکاتە شوێنی مۆزەخانە و شوێنی کەلتوری. پێتان باش نییە ئێرە وەکو چۆن ئێستا قەڵا ئاوە شوێنێکی مێژوویە ئەم گەڕەکەش وا بێت؟ باکییت زۆر پێمان خۆشە زۆر حەز دەکەین ئێستا دەستی ئاوادانی بیگاتێ ئەو گەڕەکە بیکەرە شوێنێکی کەلتوری بینێت تا خەڵکان لە دەرەوە بێن شانازی بۆ گەڕەکە چکە بەڕاستی تاکە گەڕک لە هەولێرێت دەتوانێت بڵێم گەڕەکی پێکەوە ژیان گەڕەکی عەربی کۆم بووە. کاک جەمال اینجا ئێستا من دیقەتی شتێکم ماڵەناو ئەم ماڵەیە جگە لەوەیکەوە ڕادۆیانە ئەبینم مەجموعەیە کڵاوی زۆرت لە یاداناوە ئەوانە هیچین. ئەوە ئێستا ئەو کڵاوی سرم بەڵێ پێی دەڵێن فەیسەلیە پێشی دەڵێن سێدارە. کاتی خۆی جەنابی مەلیک لە ساڵی 1970 سەردانی بەریتانیا کردووە لەوێ تەماشای کردیە دیتی هەموو ئەبەوەی دەوام دەکەنەوە لی پرسیون گوتی ئەوە چیا گوتی کاکە ئەمە دەبرە تاکو مۆزەف ینی کارمەندی حکومی لەگەر کارمەندی ئەو کڵاوەکە ئەوان ینی بڵێ غێر حکومینە کارمەندی بڵێ ینی مۆزەف نییە غێری مۆزەف ئەوان لەسەر دەکرد بە قاتی ئەوە دەوامیان بۆی دەکرد. جەنابی مەلیشی کاتەوە عێراق ئەوەی کردە بەڕسمی بڕیارش دەینا فەرمانبەری حکومی دەبی ئەوەی لەسەر بکە ئەوە پێی دەڵێن سێدارە فەیسەلیەشی پێ دەڵێن بەنای مەلیک فەیسەڵ هەر بەکار دێنم زۆر جوانە زۆر کەم بۆتەوە کەم کەس بەکاریە. ئێستاش لە هەولێر چەلەبیەکان ناودارەکان زۆر لە سەریان دەکرد لە بەغدایش پیاوە ناودارەکان ئێستاش ماوە لە بەغداش ئەو کەلتورە ماوە. لە پاش مەرگم لە پاش مەرگم لە پاش مەرگم ئای سپای دەبێ سەر قەبرم لە بۆ شیوەن هەتە ماوە نەفەس بفەرما چۆنە بێ ماڵم چۆنە بێ حاڵم سەجار بنەم بالە بە خۆشەویستین گۆژ مام تاری چکە من خۆم بە قوتابی دادەنێم ئەو فواد ئەحمەدی فەرموو ئەرجاو نەدی دەماوارە شیرین بەهارە بەهاری شادایان بێبەرە لە ژینەخای ئای گەلام ڕادان جەژن و بەهار و سەیران و خۆشی گشتی پیرۆزە ئای گەلام ڕادایان. کاک جەمال ئەمە باسێکی مێژووی و ڕادۆیانم بۆ بکەیت. وەڵا بەڕاستی ئەو ڕادیۆنانە هەر ڕادیۆک لە من یادگارێکە چکەوەکو گوتم هەر لە منداڵیەوە من حەز و خۆزی خۆم بوو کەیفم بە ڕادیۆ زۆر داهات وەکو پێم گوتی ڕادیۆی هەیە بە نرخەچی گرانم کڕێ نرخە چێرزانم کڕیا دوایە ڕادیۆنەکان هەر یەکە موژە چێە ڕادیۆ هەیە منیش ئەمە مێژووی هەر یەکەیەکیانم ئەو هۆڵندیا ڕادیۆکی زۆر کۆنا زۆر کۆنا ئەو ڕادیۆ هۆڵندیا ئەوجا ئەخبار و ئەوە ئFM تێدا نەبوو ئەو ڕادیۆی رووسیا زۆربەی ئێزگەکانی وەردەگرت ڕادیۆکەیدی ناشنال یابانە رادیۆ قیشاری عراقی دواتر ئەتوانی یەکێکی کار پێ بکەی بۆمان بۆ ئەوەی تاقیب بکەین بەڵێ بۆنا زۆر باشە دواتر کە هەستین ئەچین گۆرانێکیشمان بۆ بخەرە سەری زەین ئینشاءالله باشە ئەی کاک جەمال خێزانە ڕێی چێ لەگەڵ تۆ کۆکردنەوەی ئەم ڕادیۆیانە پێی خۆشە ئەو والله ئەیژۆک و تۆ حەزی خولیایی هەیە بۆ ڕادیۆ بەڕاستی بلێم زۆر جارە ڕادیۆ دەکەم لە خوارێ دەشارمەوە بۆ دەستین لۆ لەبەر چ ئەو دەرە دیسان پارەت بۆیدا زار بەجارش پێ خۆشە ڕادیۆ چی دەبێت لەکنی بی دوڕۆژ حوزە خاستن ئێستا رادیۆ نەمای بە خۆ دەزانی بەدی بەری بەرەڵە بەرێوەڵ پێ ناخۆشە زۆر ئەو کوڕەشەمە زەهاواڵم جاش لە دەکە دایە بابە دیسان رادیۆ چ کڕیا لە چێ دانێ کوورەتلو پارەی بۆی سەر بدەکەی اینجا ئەم بەرنامە ئێمە بڵاو بێت تۆ ببینێ نا کراوەیە بەخۆی بەخۆی زۆر جا گۆرانی لۆ دەلیم گۆرانی بۆ دەلێ دێسابێ گۆرانێکیش بۆ ئێمە بڵێ بەسەر چاو بەڵێ خۆ چ گۆرانی حەز لێ یەک لەوە دەتانم قوتابیەکانی زۆر سەرسام بووم بە دەنجی مامۆستای گەورە خوارێ خۆش بوو تایار تۆفیق مامۆستای خوارێ خۆش بوو فواد ئەحمەد ئەوانە مامۆستان بوون بەڕاستی لەگەڵیان ئانجی ئەو مشکۆ لەگە مشکۆی هەولێری لەگە مشکۆی هەولێریش ئاهەنگم کردی یعنی گۆرانی گوتیام یەک لەوانە بووم کە لێیان نێزیک بووم ڕۆژانە مام ڕەسوولگەردی کە نەخۆش کەوت ئەمر 6 مانگ بەس خزمەتی کرد لە ماڵەوە مام ڕەسوولگەردی دۆستەی نێزیکی باوکم بۆ پۆلیس بوو کاتی خۆی لەگە باوکم زۆر جاران داهات سەردانی دەکردم داتە ئێرە ینی پیاوەکی زۆر نازانێت
گۆرانیەکەش باڵۆ بڵێم گۆرانی چێ من زۆر بابیرمان نەچێتەوە گۆرانی ئەمیرەکەم دڵگیرەکەم بەهارت لێ شەرمەزارە گوڵی جانایە خشیرەکەم تێرت لە دڵ 100 هەزارە 100 هەزارە 100 هەزارە باشە خۆش بە وڵات دەنگیشە زۆر خۆشە الحەمدلله. ئەی کاک جەمال وابزانم تۆ ئاهەنگی هاوسەرگیریەکەش لێرە کردووە بڵێ بڵێ ئاهەنگی هاوسەرگیریمان لە گۆڕەکەی کرد بەس لێرە خانووکەی لەسەرەوە بیبرایەکەشمان تەمە هەردووکمان پێکەوە ئاهەنگی ئەومان لەو خانووە خۆت و براکە بێکەوە ئاهەنگەکەتان واو پێشەن ئەودەمە ئەومان نەبوو ئەوجا من زیاتر سەسام بوو تەقان برادەرەکانم زۆر لەگە تیپی کاک زیادە سعد برادەرێکی زۆر نێزیک و هاوڕەیەکی نێزیک و ڕۆژانە لەکنم بوو داچی بە ڕەحمەدی زۆر جاران لێگۆ زیات خۆ ئەگەهاتیەوە جەمال لەگە خۆت بینە مالێ جەمال گەلک ڕووخۆش و ئەوەیە ئیتر محەممەد عەزیز مامۆستا فواد ئەحمەد ئێستاش لە بیرمەکە من ژنم هێنا مامۆستا فواد ئەحمەد و تەحسین تەهای ڕەحمەتی خۆ عەفویان کە هاتن ئێوارە بوو برای ڕەحمەتیشم مابوو ئاهەنگێکی خێزانی کچۆکەیان لەناو ماڵێ لە بۆ من ساز کرد لە خۆشەویستیان هەروە باسی برای ڕەحمەتی کرد ئەبینم هەموو وێنەی ئەوە بەڵێ ئەوە یعنی هەندێک لە ئەرشیفەکانی ڕەحمەتیە مەتەنەوتم ئەوەی بۆ لێم تێناگەن ئەوە لەگە هونەرمەندی گەورە عەلی ئەحمەدە ئەوە شانۆگەری برایەکەم وەکو گوتم لەگەڵ هونەرمەندانی سلێمانی لەگە هونەرمەنداکان ئاشنایەکی زۆر بەقۆتی هەبوو دوایە هونەرمەندێک بۆ ئەو ماڵی کردبووە مالی هەمووان برادرانی کە لە سلێمانی داهاتن مەثەلەن زۆر دۆستی محەممەد جەزای بوو هەزار ڕەحمەتی لێ محەممەد زادا تێرە زۆر مەرەقی تەشی بامیش بوو دەگودایە تەشی بامیل و محەممەد زای بکە ئەوجا محەممەد زا پیاوەکی زۆر نازار بوو دۆستەشی نێزیکی ئەو خانەوادەی بوو بە تو بڵێم ئەوە شانۆگەریەکانە ئەوە هونەرمەندە تەحسین تەهایە جەلالی برام بەخۆمم مامۆستا چەتۆ حەسەن مامۆستا ڕەسوولگەردی هونەرمەند عەلی ئەحمەد هونەرمەند تەڵعە سامان مامۆستا فەیسەل محەممەد ساڵح جەوەر باپی ڕەحمەتی ئیبراهیم حەچیم سوبحی کۆی ڕەحمەتی سەلام کۆیش دۆستەشی نێزیکی برام بوو کاک نازم دڵبەند ئەوێ نایانگرتێ لەگە نازۆن لە پاریس کە نازم دڵبەندیش هاوڕێیەکی نێزیش خانەوادەکەمان بوو هونەرمەند ئەوە شاعیرێکی گەورە بوو نووسەرێکی شانۆیی بوو خۆ خەجی و سیامەندی کاک نازم دڵبەند نووسیبەوە وتت وێنەی هەنێک لە کەسایەتیەکانی ئەم گەڕەکەی تایە بڵێ ئەمەوێت باسێکەوەشم بۆ بکەیت ئەوە دواتر وێنەکانیشم وێنەکە لەو دیێداوە لێ بردە لەو دیوە دواترە چین سەیرەکەیت کەسایەتیانی کە وێنەکانیتان هەڵواسیوە لێرە بۆچی یعنی ئەوە تالای خەڵک وەکولی ئاشناوی کە بزانن خەرکانێک لەو گەڕەکەی بوون ئەوانە کەسایەتی بوون لە هەولێرێ یان لەو گەڕەکەی مەثەلەن وێنەی مام سابیر عەزەدین قەسابی تێدایە سابیر عەزەدین قەساب پیاوەکی زۆر نازدار بوو کە دوو کەس دەبۆ کێشەیان ئەو بە پارە حەلی دەکرد سوقی دەکرد پارەشدا لە ژیرفانی خۆی یا گەنجێک لە گەڕک ژنی دەینە ئەو پیاوە یارمەتیدا پیاوەکی سەرمایەدار و خۆشەویست وهاکەدا مالی حاجی نووری بەقالیش ئەگەر کێشە هەبا دەبینید و خانەوەدا تووشی مشکلە بوون ئەو لایمدا دەچوو سوڵحەکەی دەکرد بە پارە هاوکاری خزمان و یعنی ئەوە هەژارەکان و ئەو گەڕەکەی زۆر کردیە حاجی حەمدیش لە گەڕەکەی ئەودی حاج حەمدیش عینەن سەرمایەدارێکی ئەو گەڕەکەی بووە ئێرە پیاوی ئەوەی زۆر تێدا بوو هونەرمەندی گەورەش مالی لێرە بوو مالی مامۆستا بلێندە بلێ زەکەریا سەبا عەبدوڕەحمان شانۆکار نازم دڵبەند گوتم هونەرمەندی تورکمانی سالم فەتاح مشکۆی هەولێری مالی لێرە بوو سالم فەتاح غانم فەتاح کاک فوات زۆر یعنی هونەرمەندی وە پێگەوەش وەرزشوانی گەورەی بلێم ناودار عراقی بەتەلی پاڵەوانی عراقی محەممەد یاسین هەزار ڕەحمەتی لێبی بەداخەوە بە نەخۆشی کولێرا کۆچی دوای کرد ئەویش مالی لەو گەڕەکە بوو مامۆستا هاشم ڕیازی چەندەها وەرشوانی پەراگیان کاک جەمال ئەمەوێت بەر لەوەی بڕۆین پیاسێک بکەین بە ناو گەڕەکی عەرەبانە و زانیاری زیاترم بیتێ لەسەری باسێکی ئەو ڕادیۆ مێژوو ڕادیۆکانم بۆ بکەیت و دواتر ئێمە بڕۆین بۆ ناو گەڕەکی عەرەبان هەروەکو گوتم رادیۆەکان زۆر کۆنا هەستی پیشانمان بیت ئەو رادیۆی مێژی زۆر کۆنا ئەو رادیۆیە بلێ مێژی پێش منی تەمەن لە 100 ساڵی ئەوتە رادیۆ هۆڵندی پێدە فلیپس هۆڵندی ئەوەیان رادیۆی نوۆش ناشیناڵە یابانیە ئەوەی ساڵی هەشتاکان ئەو رادیۆ زۆر بەناوبانگ بوو ئەوەش کاسێتە ئەوە ڕیکۆردەرە ئەوەش ناشیناڵە بە کاکەی بلێم ئەو رادیۆیە زۆر ناودار و رادیۆ رووسیان پێدەگوت ئەو رادیۆ رووسیا بەڕاستی هەموو ێزگەکانی وردەگرت ئەوەش ناشیناڵە ئەوەش رادیۆ یابانیە ناشینال پەنەسۆنیک ئەوەنەش ڕیکۆردەرە هەموو ئیتر ئەوەش کاسێتە کاتی خۆی تازە دەرچووەوە بەکرێ ببورن
ئەوش یابانە ریکۆردەری پێ دەڵێم سەجلی یابانە ناشناڵە ئەوە شەروە ناشنال پەنەسۆنیکە کاتی خۆی لە هەفتەیەکان ئەوە مۆدیل و خەڵک سەفەری لەگە خۆی دەبێت سەفرە و گەشتیاران ئەو پەنزیلەی ئیتر ئەوە هەموو ڕادیۆم وەکو گوتم من داخی گرانم ڕادیۆ مسەجلم گەلک زۆر بوو بەزیتر قەدەر ئەوهای لێ هات ئێستاکە ئەوەندەی پێم کرا لێرە حەفزم کردی پشت. ئەوە مالی مامۆلی بەقالی بوو کوڕەکانی مامۆلی بەقال کاک عسمەت و کاک نەجدەد و کاک سەفینی ڕەحمەتی و کاک نازم مالەکەی دی ئەو مالە مەسعیەکە بوو پێم گوتی وتت بەرامبەر ئێرە بۆ ماڵی ئەو ماڵە ئێرە ئەو شوێنە دا ئێستا بوو تێتوکان ئەوە ماڵە مەسیحیەکە بوو مالی مام مالی کاک عەدنان و کاک عەدنان و کاک بەهنام فەرمانبەری ئەوەی بوو بەریدی ئێرە ئەوەی گوتم مالی مام عەمۆزەکەی بوو بابی یاقوب و نەبیلی ئەوانە مەسیحی بوون ئێستا هیچ ماڵ هیچی نەماوە ئەکۆنە لەو ئاخیرەی ماڵی پیاوێکی هاتە ناوێ مالی محەممەد عەلیف لەیحی چایخانەیەکی گەورەی لەناو قەیسەری هەبوو کوڕەکەی ناوی محەممەد عەلیف لەیح بوو مام عەلیف لەیح لەناو قەیسەری چاخانەی گەورەی هەبوو لە پاشەوی مالی ونستوتنچی هونەرمەندی گەورەی کوچاتێرە مالی وانش لێرە مالی مام شاکر ڕزای ئیتر خەڵک زۆر هاتەو خانێ باوڕێن کاک جەمال ناوی گەڕێکی عەرەبانە ئێرە اینجا ئەو شەیە لە چیەوە هاتووە بۆچی ئەو ناوەیان لێناوە کاتی خۆی چەند عەرەبە کاتن لە دەوروبەری هەولێرێ مەثەڵەن سەیدەکان بوون مەسەلەن مالی مام شەشا و بەلباوی ما شەشا و بەلباو ئەوانە گامی شەوان بوون ئەوانە هاتن مالی مام وادی کەشافی مالی نەجم وادی ئەو ئایلان لە هەولێرێ ئیشیان نانەوا بوون نانەوا بوون لەو لە دەوروبەری هەولێرێ هاتن لە ماڵەوە تەنوریانە بوو نانیان دەکرد پیاوەکان دەهێنیان دەیان فرۆشت سەیدەکانی ژاتن مەثەڵەن مالی سید خەنجەری نەعیمی ئەوانە زۆرینەی ئێستا خانوانە تێک دراون ئەو ماڵە ئەو ماڵە مالی چەلەبی بوو مالی چەلەبی ئەویان مالی مام مرتەباغی بوو ئێستا دەکەنە ئەو چکەلتوری مالی مام مرتەباغی بوو پیاوەکی زۆر ناودە یعنی ناندەرەشی زۆر بوو دەتانە بڵێم خەڵکی گەرە قەداری ئەو زەلامنە لەبەر ئەوە لە گرانیەکەی ئەو کابرایە خواردنی دەکردەیدا ئەو خەڵکە هەژارێک دێڕەچێ ئەرێ وەڵام مام مرتەباغ کوڕەکانی دڵشاد و ئەوە دڵشاد و بابی دڵشاد ئەو ماڵی کە باسی کرد سێرێکی ئەوەش بکەین ئەویش پێم هەر تێک دراوە ئەو ماڵش مالی مام مەولود بەقالی بوو کاکە ئەمەشیان ئەمە تەنیشتم ئەمە مالی مام ئەسعەد چەلەبی بوو ئەویان مالی مام ئەسعەد چەلەبی بوو مام ئەسعەد چەلەبی پیاوەکی زۆر نازدار بوو هەولێری بوو خێزانەکەی کۆیی بوو یانە جیبا جیرانەکی گەلک باشی ئەو جە لە کاتی خۆی ئەمە سەرباز بووین
وحيد او مال تلفوني او كي تذاو تلفوني او بعد دربا بلا كونك دهات داك ما انا مالي قسما او مالي من دال يا نبو يا نجيبا كويبو ما مسعد سلمي شو بيا وشي قالك باش ولا بو جيرانتي وكو قلت موش مالي ما مولود بقالي بو باوش كاك شكو بلا ويك باستك جا حسكم بروي مرو أقركاني او ديواري اشتا او كررا واشتا بلا او ديوارا مالي النبي عريف خدري بو عريف خدر كونا وين قريتش شاري هولير ليش باسو كر باوش نبي يونسوان يونسو زرديشي كاك جمال اي مالي خوتان ليرن ابو مالي خومن او خوانيتك اخزم استج ليرن نا اشتا ليرن ماينا اشتا لبروي خاني كان بكل شيء جاني لنا خاني كان كلاوي بكل شيء جانا مجبورين ما يستخانوكم لا زانياري بيش تسمى ناو قصرة اشتا تسمى زانياري او خانوانم ليرو لديانا زور جوانا بلام تيكتشون تيكتشو او مالي وستا قريني وستا سعيد بو وستا قريني وستا سعيد بلا دراوسي شي قالك باشو ريك فيك بو او شو حسار بو ايرا بله او حسار او مالي ما استاذ الحي بابي سلاح والمسيحي بو اوان مالي ما مكرم وهابي بو مالي ما مكرم وهابي لو اخيري مالي ما اسماعيلي جراجات بابي عمادوان او مالا بلا بس خوشم قركانا اگر جياني شي تيابوا زور خوشتر ابو خلق بهاتايتو ايرا جياني كردايا طبعا خوشتر ابو نوجن كرابا واتاجان لي بردوان بي اوش تجي قالك باجو من الله مكو نوجن كرنوا لسر او شوازي خوي استحر جوانا بمينه توانا والله مكو يكبي بشونيكي كلتوري او هر وكو قلاي هولرك استحمانا او هر زور باشتريك وزبولي ونكن جياني لي بردوان بي تشخانه شو ده اشتا او مالي ما مجيدي بو ما مجيد فيها وتجي قالك باجو لو مزقبتي بان خواس بو بابي كاك موفقو كاك يرش وكاك بلال كارمندي كناليسا او مالي مام قادر بياي ملا فنديبوا قاوتشي ملا فنديبوا يعني كابراتي دزرو يجدبوا لك ملا فندي نايم مام او ابو مام قادر تاوشين اويان مالي دازا تشيبو دازا تشيا داش سيد عزو شيرزادي مزوري مرقدي سلطان مزفري او خانوا مالا مسيحي بو امان مالا مسيحي شنو ميدا يقول مام اواد نحا او بيا ودنقا شي قال خوش ولان دادا نشت لاوتشي محمد عارف زرايد يقول زوزر او دامبو جنو ميربي قرككا حمويله ناويه كان خالص والله مسيحي بو بيشي ترا قركي بيكو شيان وعرب دواي او مالي شي هاتي مالي كاك عقيدوريا هاتي قدموريا كويبو بابي كاك ابنو كاك محمدي مالا شي باش من دو جيرانتي او بيشتيج او خانو خاني زمان حاجي فتاح شنو يبو بله او بياو مسيحي هاد ليري كري زيرين قربو نو بازاري ما عندنا مسيحي بون الو كركش ديواري داخل جيراني مستاجره لو اخري من مالهم هاتا ايرا مالي خشكش ماتا ايرا هربو ام قركا هر او قركا ايرا ديو قركا بله او مالي خسوي كاروان خوشناو الراقين كاري شي زور بتوانايا بله لا او وتبيجي بوليس يجبو خوي باوتشي مام كريم براستي او انا خدمته جزوري وقركان كريم مام كريم يج براستي كان ناكري او انا خاون قلمه شرنجيني اكيد كاميران استا برنامج لقناه 24 كره كيدي راغري كوليجي بيزيشيا او مالي مام احسان وهابيا كاتي خويا كم قص لها هوليري برامبر لتنشتي مصلح الدين قصي ابو احمدي مام احسان وهاب او مالي ودواي مالي سيد عيسى هاتي سيد عيسى كابراتشي روشنبير وصاحب قلمه شي رنجينو الراقين كارا اما يبرين بو قركا او مالي سبع عبد الرحمن يبو مخرجة قال صباح عبد الرحمن دواية مالي براما او مالي ابراهيم ابو ابراهيم حيوس بابيان كويبو كركاني عبد الخالق او عبد الخالق وابراهيم تنشتي مالي سلاح سليم سيدوتشي والشاعر شي قوربو داخل جيران ليت شبات شيدبو ما مصا سلاح سليم سيدوك بايبو يا كم اجري نوروس كرديتي ولا سقلاي لسرقلاي مام سليم سيدوك او انا ناودارن مراستين كان ناكل شارزاني مكاك جمال قرك كان ترقر توبتواني بشانم بي او مالاني فرمو او كاتي خوي مالي ما مجيدي مختاري قرك مامو باوش كاك فادو كاك رشادي رحمتي ما مجيد كاو قرديبو ايرا صباح عبد الرحمن كوكوت مايلي ربو بيشري مالي مام نور الدين مام زينلي دواي ما فترك مالي ونستوت تياتر فترك مالي خوش برياكم هاتيرا مالي كاك سعدي بابي ساكارو بابي ساكارو هاوكاري مالي سعدي مالي شكري كتبرايا كمال جمال حتى حزناك يسا جيام مقرته بو مقركه زور بي خوش داخل جيرانم خديتو ايرا اري والله استا بتوانا تسخانق نوجب كانوا والله زور بي خوشه شكا ايرا قرتشي دايكا قرتشي عرب قرتشي دايك هيجين كار ناكري او مالش بالود باشكم مالي ما مسمان سايتشيا
چایخانەکەی تەنیش جیومۆکراین سەجادەی پیاوە شۆڕ جۆر و پەروەەر بوو بابی کاک شۆڕشی ڕەحمەتی شەهید بوو هێ من و هێرش ئەوە مالی مام عوسمان چاچی کاک جەمال دووبارە زۆر سپاس بۆ ئەوەی کە کاتی خۆت بە ئێمە بەخشی من سپاسان دەکەم دەستخۆشیتان لێ دەکەم دەستخۆشی لە کەنالی دیمەن دەکەم کەناڵە ڕەنجینەکە کە شوێنی خۆی لە ناودلی هەموو زەماوەری هەولێر کوردستان کردێتەوە سپاسی زەنابشتان دەکەم ئەرکتان شێشە سپاسی ئەو برا کامێرەوانەش دەکەم خی گەورە پشتیوانتان بێ هەردەم سەرکەوتوو بن زۆر سپاس کاک جەمالگیان بینەرانی خۆشەویست لێرەشدا هاتینا کۆتایی پرۆگرامی گەڕان هەتاوەکو پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ دووبارە سپاس بۆ تۆش کاک جەمال سپاس زۆر خۆشحاڵ بووم زۆر خۆشحاڵ بووم.